50 ساڵ بەسەریادی دامەزراندنی زانکۆی سلەیمانیدا تێپەڕ دەبێت. لە ناو زانکۆی سلەیمانی مەڵبەندێکی تەندروستی پێشکەوتوو هەیە کە لەلایەن تیمێکی پسپۆڕی پزیشکی و ژمارەیەک لە کارمەندانەوە بەڕێوە دەبرێت بۆ چارەسەرکردن و خزمەتکردنی مامۆستایان و کارمەندان و خوێندکارانی ناو زانکۆ. بەڕێوەبەری مەڵبەندەکە دەڵێت لەگەڵ ئەوەی ڕۆژانە کارکردنیان تانیوەڕۆیە، بەڵام لە پێناو زیاتر خزمەتکردنی خوێندکارانی ناو زانکۆ و هاوکاریکردنیان بەخۆبەخشانە 24 کاتژمێر کار دەکەن. بێگومان ئێمە لێرە ئەوەی توانی بێتمان بەم ئەندازە و بەم ژمارە ستافێک لێرە هەمانە بە پزیشک و کارمەندانەوە ئەوەی توانی بێتمان ینی تەقسیریمان نەکرێت لە خزمەتکردن بەرامبەر بە خوێندکاران، بەڵام خۆ ئەگەر بێت و مەسەن ئاوڕێکی زیاترمان لێ بدرێتەوە، مەسەن ستافی زیاترمان بۆ بنێرێت بۆی بتوانین ئێمەش لە ئاستی خواستی خوێندکاران نبین و خزمەتێکی زیاتریانکەین. هەرچەند ئێرە لە چاوە کە مەڵبەندێکە ئەتوانم بڵم لە چاو مەڵبەندەکانی دەروەوەکو بڵین گەڕەکان خزمەت بگرێت زیاترەکرێت لە حەتمی خۆی بۆ لەبەرەوەی ئێرە بەشی ئەشیع و سۆنەریتە بەشی قەوشمان هەیە کە نەخۆش ئەتوانێت مەسەن بهێڕێتەوە و ئاوی بۆ هەڵواسێکیان لای بۆ دابرێ و خزمەت بکرێت هەتا و کاتێک کە دۆخی جێگیرە بێ. وەگەر بێت و حاڵەتەکەی ئەگەر لەوا بێت کە مەسەرەن پێویستکە بە پسپۆڕی تر ببینێ ئیحالێکین ئەمبولانسمانی و ئیحالێکین بۆ خەستەخانەی تەواریەکەی خود نەخۆشخانەی شار بە ئەمر بە فەرمانی وەزایی داوامان تانیوەڕۆیە، بەڵام ئێمە لەبەر خاتری خوێندکاران داوامان کردەوە 24 ساعتی بەبێەوەی فەرمانی 24 ساعتیمان هەبێت 24 کاتژێرمان هەبێ، یعنی واتە لە دوای نیوەڕۆ ئێمە بەخۆبەخش خزمەتی خوێندکاران نەکەین. لە ناو مەڵبەندی تەندروستی زانکۆ چەند بەشێکی جیاوازەیە بۆ چارەسەرکردنی نەخۆش. کارمەندێکی بەشی تیشک دەڵێت لە بەرامبەر چارەسەرکردنی نەخۆش لەسەر جەمبەشەکان بڕەپارەیەکی ڕەمزی کەمی لێوەردەگیرێت. ئێمە خزمەتێکی ڕادەبەدەر یعنی ڕێکوپێکەکرێ لێرە لەگەڵ دەوامە کە ئەیکەین و هەموو خزمەتێک بە خوێندکارانمان کردووە. لەگەڵ ئەوەشە یعنی خوێندکار کەیت ڕۆژانە کە بڵێن نەخۆشیێت 500 دیناری لێ وەرەگرێ بەرامبەر ئەوەی کە دکتۆرە بینێ و لێرە ئەگەر ئەشیعە شتێکی بۆ بگیرێ بە خۆڕاییە، یعنی هیچ پارێک بەرامبەر ئەوە نییە. و لەگەڵ ئەوەشە ئێمە زۆر بەشمان هەیە لە بەشی ڕاضە و ئەوانە کە پێویستیان بە ئەشیعەیە، چونکە لە کاتی تەمرین و ئەو شتانە کەوتن هەیە، یعنی ئەسابە هەیە ئەو شتانە ئێتریان لێرە ئەشیعەیان بۆگرین هەموو ئەشیعەکان لێرە ئەگیرە. ئەشیعەی سنگمانە هەیە قاچ دەست یعنی بە پێویست لێرەش ئەشیعەی دانیش هەیە ئەوە تەبیعی دکتۆری دانەکانیان خۆیان بۆیانەگرن. مەڵبەندی تەندروستی زانکۆی سلەیمانی ماوەی 6 ساڵە دامەزراوە. لە ئێستاشدا هەریەک لە بەشەکانی تاقیگە و دەرمانخانە و هۆڵی نەخۆش و بەشی ددان و تیشک و سۆنەر و برینپێچی و چاودێری تەندروستی و چەند بەشێکی تری تێدایە و لەلایەن 46 پزیشک و کارمەندەوە بەڕێوە دەبرێت و لە ماوەی 24 کاتژمێریشدا نزیکەی 150 نەخۆش ڕووی تێدەکەن و چارەسەری پێویستیان بۆ دەکرێت. زانکۆی سلەیمانی لە پاڵ ئەرکە زانستیەکەیدا لەگەڵەوەی هەوڵی داوە زۆرترین خزمەت بۆ بەهێزکردنی توانای زانستی خوێندکاران بکات، هاوکار لە ڕێگەی سەنتەرێکی تەندروستیەوە لە نێو زانکۆکەشدا توانیوێتی زۆرترین خزمەتی تەندروستی پێشکەش بە خوێندکاران بکات لە کاتی پێویستیدا. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.